من کوردی ڕۆژاوام تەلەفۆن بۆکەم ماشاءالله نازم ئەگەر کوردیەکەم باش نەبێت داوای دەبردنی سووریا بەڵێ بەس لێرەمە لە باریکەم دەکەم پێی باریکەم باشە بۆیە جوان قسە دەکەی وەک خۆمان ماشاءالله ئەوانی جوان قسە دەکەن بە زێمەتیان ناگەین ئارێ وەڵڵا یا خۆتەمە درێژ بێ خوا سەلامەت کابراکەم من ئێستا سەرە پێمەریشم درێژە دا ئەو خەڵکە هەموو گاڵتە بە پێمەکە ئیتر نازم چی بم بۆچی لە هۆی چیەوە گاڵتت پێ دەکەن دەڵێن چی یانی وەڵا ئیتر تاوانەکە چییە ئاڵم کاگەس کە ئەچمە لایەن دانیشم ئەڵێ ئەوە مەلا هات ئەوە مەلا چوو ئەوە شێخ هات ئەوە شێخ چوو بەڵێ ئیتر کات شەواڵەکانت کورد تاریشت درێژە داعەشی و نازانم چێکاکە وڵی بیا و بێزارەکەن کە دەڵێی وەڵام من گاڵتم پێ دەکەن ئاسایە برای بەڕێزم تۆ مادام دەستت گرتو بە سنەتی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گاڵتەی پێ نەدەکرا ئەی ئەزیەت نەدەدرا ئەی تعلیقی لێ نەدەدرا ئەی قسەی ناخۆشی پێ نەدەوترا ئەمە باجی دەستگرتنتە بە سنەتەوە باجی ئەو ڕێزەیە کە خوا لێی ناویت تۆ لای خوا ڕێزت بەرز بۆتەوە لای کەسی فاسق و خراپیش ڕێزت دابەزیوە یەکامیان بەلاوە گرینگە لای خوا ڕێزت هەبێ یا لای کەسی فاسق و دوور لە دین و جاهیل و نەفام گوێ مەدەیە مادام لای خوا پلت بەرز بۆتەوە چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تاوەکو نەبوو بە پێغەمبەر تاوەکو دەستی نەکردبوو بە دەعوە و بانگەوازی لای هەموو خەڵکی قوڕەیش ڕێزیان لێ دەگرت دەیانوت صادق ئەمین محەممەد ڕاستگۆیە ئەمیندارە هەر کاتێکە لەو کاتەوە کە دەستی کرد بە پەیامی خوا بگەیەنێت و خەڵکی بان کرد بۆ تەوحید و بۆ شوێن کەوتنی ئاو خوای گەورە پلەی بەرز کردەوە بەڵام لای کەسانی کافر و فاسق و فاجر پلەی دابەزی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەچوو بۆ خاتری ڕای خەڵک واز لەو وحیەی خوابێنێ واز لە شەرعی خوابێنێ هەڵی جێڕێتەوە هەندێک کەس خەڵکی بەلاوە گرنگە خەڵک لێم ڕازی بێ خەڵک مەدحمکە هیچ نییە کاکە خەڵک چییە خەڵک ئەوڕۆ مەدحەکە سپەی زەمت دەکا ئەمڕۆ بڵێ باشی سپەی دەڵێ خراپی بۆیە تۆ خۆ ناژیت بۆ خەڵک تۆ بژی بۆ خوا بۆیە گرنگەوەیە کە تۆ دەستگرتووی بە سنەتەوە گوێ مەدەیە وەئیذا خاطبهم الجاهلون قالوا سلاما هەرچی بێڵێ کەسی جاهیل و نەفام تعلیقا قسەی ناشینە هەر جوابیشیان مەدەرەوە و ئاوڕیشیان لێ مەدەرەوە و حسابیش مەکە خەفەتیشی پێمە خۆ برای من دوعایان بۆ بکە بڵێ خوای گەورە هیدایەتتاندا بڵێ خوای گەورە هیدایەتتاندا هەر ئەوەندەی ئینشاءالله بارەکە الله فیک